سلااوڕێز خوێندکاری ژیر بیرکاری پۆلی هەفتەمی بنەڕەتی کتێبی بیرکاری بۆ هەمووان لاپەڕا هەفتە و چار. بەڵام پێش ئەوەی دەست بە شیکاری لاپەڕا هەفتە و چار بکەم دەمەوێت داوای لێبوردن بکەم کە زۆر لە مێژە هیچ وانەکی پۆلی هەفتم بڵاو نەکردیتەوە لەبەر نەبوونی کات، بەڵام لەمە و پاش هەوڵ دەدەم زۆرترین وانە بڵاو بکەمەوە. گەیشتمە وەکو گوتم لاپەڕا هەفتە و چار، ڕاهێنانی ئاراستەکرا و لێرە نووسرایە ساغ بکەوە ئایا هەر ژمارەیەک شیکاری ئەم هاوکێشەیە، ئایا هەر ژمارەیەک شیکاری ئەم هاوکێشەیە یان نا. هاوکێشەکە لە لای ڕاست 19 لە لای چەپیش پیتی کۆ چوار. ئەگەر هاتوو بۆ وێنە پیتی کردی ئایا پێنجە یان نا، ئەمن دەچم لێرە لە جیاتی پیتەکە ژمارە 5 دادەنێم، کۆی دەکەمەوە لەگەڵ 4 دەکاتە 9، لە لای ڕاستیش 19 هەیە چونکە 19 یەکسان نییە بە 9 کەواتە 5 شیکار نییە. ئەو جارەی دەچمە لای پرسیاری 2 لە جیاتی پیتی 4 لێرە دادەنێم، کۆی دەکەمەوە لەگەڵ 4 و 4 یەکسانە بە 18 کەواتە لێرە 19 بەخۆی 19 ناکاتە 18 کەواتە 4 شیکار نییە. کامە شیکارە؟ دەچم پازدەکەی تاقی دەکەمەوە، 15 کۆ 4 لە ژێرەوە دەنووسم 19 بەخۆشم لە لای ڕاست 19 هەیە، 19 یەکسانە بە 19 کەواتە 19 شیکارە بۆ ئەو هاوکێشەیە. بێگومان هاوکێشە ئەو هاوکێشەیە تەنیا یەک شیکاری هەیە کە زانیم 15 شیکارە 100% شیکار نییە، بەڵام ئەگەر ویستم هەر دەچم بزانم وایە یان نا 23 دانێم کۆی کەمەوە لەگەڵ 4 ناکاتە 19 کەواتە 23 شیکار نییە. پرسیاری 5 نەرمین 94 دەسماڵی نەخشاند. ئەو ژمارەیە 6 دەسماڵی زیاترە لەوەی کە شاهەنگ نەخشاندوویەتی، کەواتە نەرمین زۆرتری نەخشاندیە لە شاهەنگ. دەکرێت ئەو هاوکێشەیە بەکاربهێنرێت هاوکێشەی 94 یەکسانە بە پیتی کۆ 6 بۆ دیاریکردنی ژمارەی ئەو دەسماڵانەی کە شاهەنگ نەخشاندوویەتی. ئەوجە لێم دەپرسن ئایا شاهەنگ 88 دەسماڵی نەخشاندیە یان 100؟ ئەوەی ڕاستیبی زۆر ئاسانە بزانم چونکە نووسرایە نەرمین 6 دەسماڵیشی زۆرتر لە شاهەنگ نەخشاندیە، کەواتە 94 هێشتا زۆرترە لە 6 زۆرتر لە هیچ شاهەنگ، کەواتە شاهەنگ هیچ کات دەسماڵەکانی ناکاتە 100 چونکە 100 زۆرترە لە 94. 100% دەبی 88 بی، چونکە کە 88 لێرە دانێم لە جیاتی پیتی کە کۆی کەمەوە لەگەڵ 6 یەکسان دەبی بە 94 کەواتە 88 شیکاری پرسیارەکەیە. ئازاد دەیەوێ پرسیاری 6 یان ڕاهێنانی 6 ئازاد دەیەوێ پەرتووکێکی کۆمپیوتەر بکڕی. ئازاد 25,000 دیناری هەیە، بەڵام 25,000ە 9,000ی کەمترە لە نرخی پەرتووکەکە، واتە پەرتووکەکە لە 25,000 زیاترە بە 9,000. ئایا نرخی پەرتووکەکە 34,000ە یان 16ەیە؟ بێگومان پەرتووکەکە ئەگەر بە 16,000 بە ئازاد یەکسەر دەیکڕی، بەڵام دیارە پەرتووکەکە بە 34,000ە، چونکە ئەگەرە من 25 بینم دەبوایە 9,000شی هەبی هەتا بکاتە 34. دیارە پەرتووکەکە بە 34ە
چونکە 25 یەکسانە بە 34 کەواتە 34 وەڵامە ڕاستەکەیە. ڕاهێنانی ئازاد ساغ بکەوە ئایا هەر ژمارەیەک شیکارە بۆ ئاو هاوکێشەیە. لە لای ڕاست 24 لە لای چەپ 34 کەم پیتی ن ئەگەر هاتوو پیتی ن بۆ وێنە کردیە 58. ئەمن ئەگەر 58م لێرەدانا 38 58 لێ بڕوە بێگومان ناکاتە 24. 58 هەر نابی چونکە گەورەتریشە لە 34 هەر وەڵامەکە بە نێگەتیڤ دەردەچی کەواتە یەکسەر دەزانم 58 شیکار نییە. ئەدی 20 ئەگەر 34م هەبوو با 24ەکەی بنووسمەوە یەکسانە بە 34 کەم 20 بزانم دەکات چەند. جارێ ئەمن تەمەشای لای ڕاست ناکەم تەنیا لای چەپ 4 سفری لێ بڕوە 4 3 2 لێ بڕوە 1 24 ناکاتە 4دا کەواتە 20ش شیکار نییە. ئەدی 4دا ئەو جارەی دەچم هەمان هاوکێشە چاردەکەی بزانم 4دە شیکارە یان نا 34 لێرەش 24 کەم 4دا لای چەپ 4 لێ بڕوە 0 3 1 لێ بڕوە 2 24 ناکاتە 20 کەواتە 4دەش هەڵەیە 4دەش نابی 4دەش شیکار نییە چونکە لای ڕاست نەیکردە لای چەپ. ئەدی 10 ئەو جارەی دەینم 34 کەم 10 4 سفر لێ بڕوە 4 3 1 لێ بڕوە 2 24 لەو لایش بەخۆی 24 لای ڕاست کردیە لای چەپ کەواتە 10 شیکارە بۆ هاوکێشەکە. ساغ بکەوە ئایا هەر ژمارەیەک شیکارە. دیسان هاوکێشەش کەم هەیە ئەو جارەی ئەگەر ئەمن لە جیاتی پیتەکە 18م دانا ئەگەر لێرە 18 دانێم کۆی کەمەوە لەگەڵ 18 بزانم دەکات چەند. 8 و 8 16 1 و 1 2 1 3 لێرە 36 لە لای چەپیش 29م هەیە 36ش یەکسان نییە بە 29 کەواتە 18 شیکار نییە کەواتە پیتی م یەکسان نییە بە 18 کەواتە م ناکاتە یەکسان نییە بە 18 یان 18 شیکار نییە. ئەو جارەی دەچم ژمارەشکە تاقی دەکەمەوە. ژمارە 11 پیتی م لە جیاتی پیتی مە دەنووسم 11 کۆی دەکەمەوە لەگەڵ 18 بزانم یەکسانە بە 29 یان نا لە لای چەپ 1 و 8 9 1 و 1 2 بەخۆشم هەر 29م هەبوو لە لای چەپ زۆر باشە لای ڕاست یەکسانە بە لای چەپ کەواتە 11 شیکارە بۆ هاوکێشەکە چونکە تەنیا یەک شیکار هەیە بۆ ئەو هاوکێشەیەی کەواتە 9 شیکار نییە و 47ش شیکار نییە. یەکسەر دەزانم ئەو دوانە شیکار نییە. پرسیاری 15 شەهێن 47 یاری ڤیدیۆی هەیە. ئەوە زانیم 6 یاری کەمترە لە نیان کەواتە نیان زۆرتری هەیە. دەتوانرێت ئەو هاوکێشەی بەکاربێنین ن واتە نیان و 47ش واتە شەهێن. بۆ دیتنەوەی ژمارە یاریەکانی نیان ئایا نیان 39 یاری هەیە 39 کەمترە لە 47 بێگومان 39 نییە. ئایا 41ە 41ش کەمترە لە 37 چونکە زانیمان کە نیان زۆرتری هەیە. ئایا 53ە بەڵێ 53ە چونکە ئەگەر 53 لێرە دانێم لە جیاتی پیتی ن و 6 لێ دەرکەم 13 لێ بڕوە 7 4ش دەمێنێتەوە 47 کەواتە لای ڕاست و لای چەپ وەکو یەکیان لێ بەڵام زۆر ئاسانە بزانم کە نیان 53 یاری هەیە.
چونکە 53 لە 47 زۆرترە بە 6. 39 کەمترە نابی، 41 کەمترە نابی. پرسیاری 16 کاروان دەیەوێ پاڵتۆیەکی نوێ بکڕی. چەندی پارە هەیە؟ 119,000 دیناری هەیە. بەڵام ڕاستە 119,000 دیناری هەیە، هێشتا 56,000یشی کەمترە لەوەی کە پێویستێتی، واتە پارەی تەواوی نییە، کەواتە نرخی پاڵتۆیەکە لە 119,000 زیاترە. ئەوجە نووسرایە ئایا نرخی پاڵتۆیەکە 63,000؟ بێگومان نا. ئایا 175,000؟ بەڵێ، چونکە 119 هەیە، دەبوایە 56 دیکەشی هەبا، ئەوجە دەیتوانی بکڕی. 96 15 1 و 5 6 1 7 دەبوایە 175,000 هەبا، ئەوجە پاڵتۆیەکەی بکڕی، کەواتە نرخی پاڵتۆیەکەی 175,000. ڕاهێنان و شیکاری پرسیارەکان. ساغ بکەوە ئایا هەر ژمارەیەک شیکارە بۆ ئەو هاوکێشەیە یان نا. ئەمن ئەو هاوکێشم هەیە. 15 چەندی لێ بڕوە دەبیتە 21. بێگومان پازدە چەندی لێ بڕوە هێشتاش دەبیتە 21. بێگومان ئەو ژمارەیە کە لێرە بوو دەبوایە ژمارەی نێگەتیڤ بی، چونکە 15 هیچ شتێکی لێ بڕوە بە پۆزیتیڤ یەکسان نابی بە 21. کەواتە ئەو ژمارەی لە جیاتی ئەو پلیتەی دەبایە ژمارەی نێگەتیڤ هەبی. ئایا چەند بی ئەو ژمارەیە وەکو کۆکردنەوەی لێبێ، کەواتە هەتا بتوانم بزانم ژمارەکە چەندە، 21 دەینم کۆی دەکەمەوە لەگەڵ 15. یان 21 دەینم 15 لێ دەردەکەم لێرە، نەک کۆی دەکەمەوە بۆ ور 15 لێ بڕوە. 11 پێنجی لێ بڕوە 6، کەواتە دەبوایە لێرە پیتی کەم 6 بووایە، چونکە ئەگەر نێگەتیڤ 6 بووە لەگەر 15 کۆم دەکردەوە، نێگەتیڤ و نێگەتیڤیش لێرە، ئەوجە نازانم ئەگەر هەڵەیان کردبی ئەو شتەی نازانم، بەڵام دەبوایە پیتی کەم 16 بی، کەم 6 بی، هەتا هاوکێشەکە هاوسەنگ بی. کەواتە ئایا ئەو ژمارەیە شیکارە؟ نا، شیکار نییە. پۆزیتیڤ 6 شیکار نییە، بەڵام نێگەتیڤ 6 شیکارە. لێرە پرسیاری، بەڵام هەز دەکەم وەکەوەی وایە هەڵک کرابی. لێرە پرسیاری 18 ئایا 36 شیکارە؟ ئەمن ئەگەر هاتوو 36م لێرە دانا کۆم کردەوە لەگەڵ 12، ئایا دەکات 48 یان نا؟ بەڵێ دەکات 48، کەواتە بەڵێ 36 شیکارە. ئەدی پرسیاری 19 ئایا 18 شیکارە؟ ئایا ئەگەر ئەمە 34م هینا 18م لێ دەرکرد دەکا 16؟ لێرە 34 کەم 18 ئایا یەکسان دەبی بە 16؟ 14 6 لێ بڕوە، 14 8 لێ بڕوە 6، 2 1 لێ بڕوە 1. بەڵێ، کەواتە بەڵێ 18 شیکارە. پرسیاری 23 شیکارە؟ ئەگەرە من هاتوو 17م هینا کۆم کردەوە لەگەڵ 23، ئایا دەکات 40؟ 17 کۆ 23 لای ڕاست
7 و 3 دا 1 و 2 3 1 4 بەڵێ شیکارە. پرسیاری 21 9 جاران پیتی 100 کۆد و یەکسانە بە 74 ئایا ئەو پیتە یەکسانە بە 8 چیکارە؟ ئەمن دەینم 9 جارانی 8 دەکەم کۆی دەکەمەوە لەگەڵ 2 9 جاران 8 72 کە کۆی دەکەمەوە لەگەڵ 2 یەکسان دەبی بە 74 لای ڕاست دەکاتە لای چەپ بەڵێ شیکارە. پرسیاری 22 پیتی د یەکسانە بە 12 شیکارە؟ ئەمن ئەگەر 100م هینا کەم 2 جاران 12م کرد 2 جاران 12 سەدەکەی دیسا دەنووسمەوە کەم 2 جاران 12 دەکا 24 ئەگەر 100ی بینم 24 لێ دەرکەم 10 4 لێ بڕوا 6 9 2 لێ بڕوا 9 2 لێ بڕوا دەکاتە 76 کەواتە لای چەپ کردی 86 76 یەکسان نییە بە 86 کەواتە شیکار نییە 12 شیکار نییە بۆ ئەو هاوکێشەیە. پرسیاری 23 پێنجی دەینم جارانی سێزدەی دەکەم 5 جاران سێزدە با بینوسمەوە لێرە 5 جاران پیتی سێزدە ئەگەر سێزدە بوو کۆی بکەمەوە لەگەڵ 7 و دیسان سێزدەی لێ دەرکەم تەنیا با ئەمن لای ڕاستوەر بگرم بزانم دەکا 51یانە ئەو هاش دەبی 5 جاران 3 15 5 جاران 1 5 1 6 کۆ 7 کەم سێزدە ئەوجا 65 و 7 کۆ بکەمەوە 5 و 7 12 72 کەم سێزدە 12 سێی لێ بڕوا یەکسانە بە 9 6 یەکی لێ بڕوا یەکسانە بە 6 یەکی لێ یەکسانە بە 59 59 یەکسان نییە بە 51 کەواتە پیتی یەکسانیە بە سێزدە کەواتە سێزدە شیکار نییە بۆ ئەو هاوکێشەی. ئەگەر بمویست با بە شێوەیەکی دیکە ئەو هاوکێشەی چاکەم ئاسانتر ئەویش ڕوون دەکەمەوە ئێستا. پێشی ئەوەی لە جیاتی پیتەکەی سێزدەی دانێم ئەمن 5 لە 1 لە ئی لێ دەردەکەم 4 پیتی لە دەمینێتەوە ئەوجە 4 پیتی لە جاران سێزدە کۆ 7 ئاسانترە 4 جاران 3 12 4 جاران 1 4 1 5 52 کۆی دەکەمەوە لەگەڵ 7 یەکسان دەبی بە 59 لای چەپیش 51 کەواتە شیکار نییە دیسان زانیم کە شیکار نییە بەڵام هەز دەکەم ئەوها ئاسانترە لە جیاتی ئەوەی 2 جار سێزدەی دان. لێرە پرسیاری 24 سێزدە پیتی ئەو پیتە 6 ئەو پیتەی لێ دەردەکەم چونکە ئەو دوو ڕادانە لێک چووە سێزدە 6 لێ بڕوا دەمینێتەوە 7 جاران پیتەکە کەم 2 ئایا دەبیتە 103 ئەگەر ئەمن لە جیاتی ئەو پیتەی 15 دانایان نا 7 جاران 15 کەم 2 بزانم دەکات چەند 7 جاران 5 35 7 جاران 1 7 کۆ 3 102 105 ببورن 105 دوی لێ بڕوا یەکسانە بە 103 کارە بۆ ئەو هاوکێشە. ئەو هاوکێشەم هەیە 3 جاران باشتر وایە ئەو کەوانەی بکەمەوە 3 جاران 50 یەکسانە بە 150
پاشان سێ جاران پیتی ن واتە سێ پیتی ن ئەو جەکەم دا پیتی ن لا لای ڕاست جارێ کارم بەلای چەپ نییە کەم سێ پیتی ن و کەم دا پیتی ن دوو ڕادەی لێک چووینە دەکاتە با 150یەکەی بنووسمەوە جارێ یەکسانە بە 13 پیتی ن ئەوجا ئێستا لە جیاتی پیتی ن چەندی دانێم 12 150یەکە وەکو خۆی بنووسمەوە کەم 13 جاران 12 13 جاران 12 با لێرە ئەمن شی کارکەم دوو جاران سێ شەش دوو جاران یەک دوو یەک جاران سێ سێ یەک جاران یەک یەک 156 156 لێ بڕوە بێگومان هەرگیز ناکاتە 104 کەوا بوو ئەوە هەڵەیە شی کار نییە چونکە 150 کەم 156 بە نێگەتیڤ دەردەچی کەم 6 بە نێگەتیڤش کەواتە شی کار نییە لای چەپ نەیکردە لای ڕاست ئێستا پرسیاری 26 ئەمن ڕادەکانی لێک دەچن چادەکەم بە یەکەوە 4 ئەو پیتە 9 هەمان پیت یەکسانە بە 13 ئەو پیتە کەم 8 و کەم 1 یەکسانە بە کەم 9 و یەکسانە بە لای چەپەکەی جارێ دەستکاری ناکەم تەنیا لای ڕاستەکەی وەردەگرم لە جیاتی پیتەکەی 21 دادەنێم بزانم چ ڕووی دەدا 13 جاران 21 لە چێ ئەمن با بە بژمێر لێکی بدەم هەتا زۆر کاتم پێویست نەبی 13 جاران 21 ئەوجا کەم 9 یەکسانە بە 273 کەم 9 یەکسانە بە 264 264 کەواتە ڕاستە لە کاتی ئەوەی لە جیاتی پیتەکەی 21 دادەنێم لای ڕاست و لای چەپ هاو سەنگن کەواتە بەڵێ شی کارە لای ڕاستیش کردیا 264 بەڵێ شی کارە ئێستا پرسیاری 27 هاوڕێ نۆ پەرتووکی پێبوو ئەوە زانیم نۆ پەرتووک کە تەمەشای کرد زانی شەماڵ سێ پەرتووکی لەو کەمترە واتە لە نۆی سێ کەمتر هاوکێشەیەک بنووسە بۆ دەربڕینی ئەم ڕووداوە بە بەکارهێنانی ن بۆ ژمارەی ئەو پەرتووکانەی کە شەماڵ لایەتی واتە ئەوە نۆ پەرتووکی هاوڕێ شەماڵیش سێی کەمترا واتە ئەوە شەماڵ ئەگەر شەماڵ پەرتووکەکانی سێشیان لۆ زیادکەی ئەو جەدەکا وەکو پەرتووکەکانی هاوڕێ با لە چێ بنووسم لێرە دەنووسم نۆ پەرتووکەکانی هاوڕێ پەرتووکەکانی شەماڵیش ئەوە یان پیتی نەبوو ببوور نازانم لەبەر چ ئەوان بڕیار دەدەن پیتەکە چبی ئەمن بە هەوەسی خۆم پیتەکەی بنووسم ئاسانترە دەمنووسی پیتی نە کۆ ژمارە سێ واتە شەماڵ 6 پەرتووکی هەیە چونکە گەرە من 6 بینم کۆی کەمەوە لەگەڵ سێ ئەو جاوەکو پەرتووکەکانی هاوڕێی لێدێ ئەگەر هەر نەتزانی خوێندکاری ژیر گریمان نووسیت کەم دوایە بڕۆ چونکە دەزانی سێ پەرتووک کەمتر لە 9 واتە 6 ساغی کەوە بزانە ڕاستت کردە یانە چونکە زۆر ئاسانە هەڵەی بکەین بە تایبەتی لە کاتی کەمترە بەڵام
دەچین دەنووسین کۆ. ئەوەی ڕاستی بی دەمتوانی ئەوهاش بنووسم، دەمتوانی بنووسم نۆ ئەوها نۆ کەم سێ یەکسانە بە پیتین. ئەوە ئاسانتر بوو. پەرتووکەکانی هاوڕێ کەم سێ ئەو جا یەکسانە بە پەرتووکەکانی شەماڵ. ئەوهاشم دەتوانی بنووسم. هەردووچی ڕاستە. کامەت پێ باشە ئەوی هەڵبژێرە. لێرە هاتمە کۆتایی لاپەڕا 74 دێمە کۆتایی ئەو وانەیە و هەتاوانەیەکی دیکەوانەیەکی نوێ هەر بژی.